بۆ ماوەی 14 ڕۆژ ئەم ڕێگایە دادەخرێت. دیارە ئەم پرۆژەیە یەکێکە لە پرۆژە هەرە استراتیژیەکان کە دووسایدی سپیل خەلیفان بە سەنتەری خەزای خەلیفانەوە دەبەستێتەوە ئینجا ڕێگای زارگەڵی بەرەو خەلیفان ئەمەش یەکێکی ترە لە پرۆژە هەرە استراتیژیەکان. ئەمڕۆ کارکردن لێرە لەلایەن کۆمپانیای کاکەوە دەستی پێکردووە. دیارە وەک قسەم لەگەڵ سەرپەرشتیاری ئەم پرۆژەیە کرد باسی لەوە کرد کە ئەم شەقامە یاخود ئەم ڕێگا استراتیژیە زۆران خەلیفان و زۆران هەولێر بەیەکەوە دەبەستێتەوە بۆ ماوەی 14 ڕۆژ دادەخرێت و بە شێوەیەکی خێرا و ستاندەردی جیهانی کارکردن لەم ڕێگایە دەست پێ دەکات. تا ئەمڕۆوە دەستی پێکردووە پێشتری بڕیاروە ئەم ڕێگایە یاخود ئەم ڕێگا استراتیژیە دادەخرێت. ئەم پرۆژێ لە کاتێکدایە کە دووسایدی سپیل خەلیفان بە تەواوەتی کارەکانی تێدا تەواو کراوە 1998 بۆ 1999 تەواو بووە. تەنها ئەوەی ماوە هەندێ کاری بچووکن ئەویش لە چەند ڕۆژی دابێ بە تەواوەتی کارەکانی تێدا بە کۆتا دێت. ئەم پرۆژێش کە پرۆژەی خەلیفان زارگەلیە فراوانکردنە لە ئێستادا کارەکان دەستی پێکردووە. کۆمپانیە کاکە ئەرچی جێبەجێکردنی لە ئەستۆ گرتووە. ئەمڕۆژ ئەم شەقامە بە تەواوەتی داخراوە و کارکردنی تێدا بەردەوام دەبێت بۆ ماوەی 14 ڕۆژ و بڕیارە لە سەرەتای مانجیدا ئەم شەقامە بە تەواوەتی بکرێتەوە.